بە هۆکارێکی نادیار ئاگر لە سنووری گوندەکانی ماوەت کەوتۆتەوە و سەدان دووەنم دارستانی سروشتی سوتاون. سەختی شوێنەکە و کەمی تیمەکانی بەرگری شارستانی و بای بەهێز وای کردووە ئاگرەکە کۆنتڕۆڵکردنی ئەستەم بێت. گونشینان نیگەرانن لەوەی هاوکاریەکان وەکو پێویست نین و ترسیان هەیە ئاگرەکە بپەڕێتەوە بۆ لادەکانیان. باەکیشی دێ و لە وەرگایکی بەقەوەتیشی تیا بۆیە کۆنتڕۆڵکردنی ئاکانی بەرگری شارستانی هاتوون ئەڵەن لە سەرەوەن لە جادەی ئامادین و سەراوەن لە جادەی بەش سەرەوەن لە ئێوە چاودێری ئەو ناوچەیە ئەکەن بۆی تەشەنە زیاتر نەسێنە و نەڕابەدی ئەو دیوە لە جادەکە نەپەڕێتەوە. باڵندەی تایە کەوی تایە و باڵندەی چێوی تایە و پورەی هەنگوشتی تایە جوتیان نازانم ئەگەر لە سەرەوە لێ بێ نازان بەس ئەم مەتیقە لە وەرگایە با بڵێن بەس داری سروشتی و حیوانات و کەروێشک و باڵندە و تەیر و تووری تایە ئەجا زایدەن ئەم لە وەرگایەکی زۆریش دەسووتێ. ئەنی ئاگرەکە زۆرە دارستانی زۆر سووتە ئەمە لاانێ بەڵا بڵم 1000 دوێنم زیاتر ببێ ئێستا هەر دەڕۆم ئاگرە عنی لە کۆنتڕۆل دەرچووە. گونشینەکان دەڵێن ڕەنگە پاژماوەی جگەرە و شوشەی فرێدراو بۆ ناوپوش و پاڵاشەکە هۆکاری ئاگرەکە بێت. تیمەکانی بەرگری شارستانیش هەوڵی خۆیان دەدەن، بەڵام ئاگرەکە بەهۆی باوە ڕیسەکەیان لێ دەکاتەوە بەخوری. لە نێو ئاگرەکەدا دەنگی تەقینەوەی مین و تەقەمەنی جەنگیش دەبیسترێت. ئاگرە لە دەوری ساعت دەونی بۆ 11 کەوتێتەوە لە سنووری چێلێ ئاگرەکە کەوتەوە بەرەو سنووری کونجرین و ئامادین و بەزەڕ ڕشاتوە. هەسا حالێن ئەم سنوورە سنووری بەزەڕوە بەری سنووری بڵێن ئێمە کە بەزەڕوە و ئامادینەوە بەرەو زەینەڵی ژەڕوە سنوورێکی زۆر زۆرەرەوەڵە بەڵە بەردەوام تەقەمەنی تایە ئێستا ئەو منتیقەیە ئەگەر ئەو کاتە تەسویری کرد بە ئەڵغامی لێ بۆ و تەقەمەنی لێ تەنانەت زیاتر بۆیە ناوێری لێ نزیک بینەوە هاوەنی تا تەقێ ئەڵغامە تەقێ. ساڵانە ڕێژەیەکی زۆری داری سروشتی و لە وەرگاکان و باخ و ئاژەڵانی شێوی لە ناوچە شاخاویەکان دەسووتێن. سەرباری ڕێگریە سروشتیەکان بەڵام کەمی پێداویستی و تیمی بەرگری شارستانیش هۆکارن بۆ زوو کۆنتڕۆڵ نەکردنی ئاگرەکان و زۆربوونی زیانەکان. ڕامیا عوسمان کەناڵی پێیام قەزای ماوەت.